لە سێمین یاریەکانی خولی نابی عراق بۆ تۆپی بالەو لە کۆمەڵی سێم کەوا یاریەکانی لە شاری هەولێر و لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وشەکانی زانکۆی سەلاحەدین بەڕێوە دەچێت. دوو یاری ئەنجامدرا و کۆتایی بە کۆبوونەوە یەکەمی ئەم قۆناغە هات. سەرەتا یانەی حەبانیە توانی بە ئاسایی سەرکەوتن بەسەر دەغارە تۆمار بکات بە ئەنجامی سێ گێمی بێوەڵام. لە یاری دووەم هەولێر ڕوبەڕووی ئەهوار بیەوە نوێنەرەکەی پایتەختی هەرێمی کوردستان هاو شێوەی دوو یاری ڕابردووی زەحمەتیان نەبینی و بە سێ گێمی بێوەڵام براوە بوون بە ئەنجامەکانی 25 بە 20 و 25 بە 21 و 25 بەدا. هەولێر بۆ خاوەنی نۆ خاڵی تەواو لە پێشەنجی کۆمەڵەکەی. دەستەی ڕاهێنەران وهای لێمان کردێکەوە باشتر خۆ ئامادە بکەینکەوە لەو تەجەمعیدا بێ لەکەوە دەکرێتن ئینشاڵڵا کە لەو تەجەمعی سێ یاریمان ئەنجام توانیمان هەرسێکی سێ بە هیچ لە بەرژەوەی خۆمان دەست بێنین ئینشاڵڵا لە تەجەمعیدا بێت ئینشاڵڵا بە هەمان ئاست و بە هەمان ئەم یاریانە لە بەرژەوەی خۆمان قوتای پێدێنین. ئاستێکی باشمان پێشکەش کرد فەریقەکە لە قۆناغی سەرەتایی یاریکردن و گەشەکردنیدایە کە بۆ چەند گەنجەی خڕی کردێتەوە و من فەریق لەلایەن خۆمەوە فەریقەکە بە باشیە بینم حەمدوللا لەو سیاریە موفق بووین و لە قۆناغی یەکەم توانیمان نوقاتێکی باش خڕکەینەوە بۆەوەی لە تەجەموعی دووەمدا بە شێوەیەکی ئاسانتر ئەو قۆناغە ببڕین و بگەینە کۆمەڵی هەشتم. بێگومان ئینشاڵڵا تموعی زیاترمان هەیە لە هەشتی زیاتر یعنی لە ڕیزەکانی یەکەم و دووەم و سێەم عزمان لە چوارە مژنیە عزمان لە ڕیزەکانی پێشەوە ئینشاڵڵا خوا مۆفەقمانکە. یاریەکانی کۆبوونەوە یەکەمی کۆمەڵی سێم لە خولی نابی عراق لە هەولێر کۆتایی هات. هەولێر بە 9 خاڵی تەواو لە پێشەنگە، حەبانیش بە 6 خاڵ دووەمە و ئەهواریش خاوەنی تەنها 2 خاڵە و دەغارەش تاکە خاڵێک. یاریەکانی کۆبوونەوەی دووەمی ئەم کۆمەڵێ و لەم قۆناغا کۆتایی ئەم مانگە ئەنجام دەدرێت بەڵام شوێنی بەڕێوەچوونی یەکلا نەکراوەتەوە. حوسێن محەممەد کەناڵی پەیام هەولێر.